بینەرانی ئازیز و خۆشەویستم کاتتان باش، هیوادارم لە هەرچۆهان ساڵ و سڵامەت بن. لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین و چاوێکە خشێنین بەسەر بەڕێوەچوونی ساڵی تازەی ئەو ساڵ کە بە گەرموگوڕی بە تایبەت لە کوردستانە لە سەراسەری کوردستانە بێسابقە بە جەژن و شادی ژنان و پیاوان دەست لە ناو دەست یەکتر بەڕێوەچوو. هاور ابراهیم دەنگی بنەویسی بەخێر بێ بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتە بیسم، زۆر سپاس، سڵامەگەرم بەیەوە و بینەران عەزیز. زۆر سپاس. ئیجازەم پێ بدە لەلایەن خۆم و تەلەڤیزیۆنی پەرتۆ و بەشی کوردی هێشتا هەڵموبۆقی ساڵی تازە تەواو نەبووە. ئیجازەم پێ بدەن کە بە بۆنەی ساڵی تازەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان کە بە جەژن و شادی و هەڵپەرچەی ژن و پیا و ڕەشبەڵەک بە پیری ئەم ڕۆژەوە چوون بەشێکی شایی و خۆشی و خاست و ویستی خۆیان بوو، بەڵام لایەکی ترۆ غەیرە مستەقیم نیشانیاندا لە سەراسەری کوردستانە بە شایی و خۆشی دژ بە جمهوری ئیسلامی و دژ بە کۆنەپەرستی و دژ بە ئێرتجا لە جمهوری ئیسلامی و بگرێت تاگاتە دوونپایەترین و هەر ئاخوند و مەلا و مرتەجەیەکە کە دەنگی هەمویانیان دەرێنا. ئیجازەم پێ بدە پرسیارەکەم ئاراستە بکەم، باتەوە بۆی لە جەریانە لە هەموو سەراسەری کوردستانە شاید لە دەرەوەی کوردستانیش، بەڵام لە کوردستان زۆر بەرچاو و پڕەنگ و زیاتر لە ساڵانی ڕابردوو وەسیعەن بێسابقە دەیان و سەدان هەزار خەڵک ژن و پیا و پیر و جوان ڕژانە مەیدانەکان ئاگریان کردو و دەست لە ناو دەستی یەکتری مشتێکی مەحکەمیان کوتا بەدەم. دیارە بەهانەکە ساڵی تازە بوو، ئەمە جێ خۆیەتی، بەڵام مشتێ مەحکەمیان کوتا بەدەم ئێرتجا و کۆنەپەرستی و مەلا و ئاخوند و هەر نەوعە ئێرتجاعێک. لەم رابطە حەزەکەم بۆ سووری تۆ بزانین تۆ چۆنی ئەرزگاریەکەی. منیش لەلایەن خۆم جارێتریش ساڵ تازە و جەشن نەوروز بە خەڵک کوردستان و مردم ئێران پیرۆزبایی یەکەم. ئەوەڵەن یەکشت بیژم حەق تەبیعی خۆشی شایی حەق تەبیعی هەر ئینسانێکە لە هەر کوێنێکە پێخۆشە و چۆ زندگیکە چۆ لەباس بپۆشێ چۆ جەشن بگرێ چۆن پێخۆشە، ئەمە حەق تەبیعی هەر ئینسانێکە، هیچ کەسێک ناتوانێت ئەمە بگرێتەوە. بە تایبەت مەسەلەی نەوروز و مەسەلەی ساڵ تازە لە هەموو ئەم دنیا هەرێکی بەنەوعیکە. مەسەن خۆمان ساڵ تازەی میلادی 3 مانگ لەوە بەربوو. ئەم بادی لە ئێرانە بنا بە تاریخەکەی و تاریخ خۆی هەستمە ناش مەسەرەوە و هەفتەی لەوە بەربووە. بۆ بۆنەوە جشن نەوروزی شتێک بۆ هەمیشە لە ناو کووردا بە تایبەت لە ئێرانیژە لە ناو کووردا ئەمە پڕەنگ بووە، هەمیشە ڕۆژێک بە بوویان خۆش بووە، ڕۆژێک بوویان جەشنیان گردگە، ڕۆژێک بووە لە باس قەشەنیان پوشایە، دەستیەکیان گردگە، هەڵپەرتیەکەن بە یەکە و حتا من لە بیرمە مناڵ بووین هیلکەیان بوومان سۆرە کردۆیاندا دەستمانە و شیرینیان پێمانەدا، ڕۆژێک خۆش بوو. هەموو ئەو وەختە منتەزر بووین ئەو ڕۆژە بێت و مەسەڵەن هەم شتێکمان پێبان، هەمیش لەباسەکانمان تازەکەنەوە، هەمیش چین کایە فرەترکەین مەسەڵەن ئەو تێمە مناڵ بووین. وەلی کولان ئەوەیەکە دی گەورە بووین و ئەمانە من تایمڕوا خەریکم بوو بینەندەگان و تەکتوا قسەیەکەم جەشن نەوروز هەمیشە لەلایەن مردم کوردستانەوە ڕۆژێک مهم بووە و بوویەکە پیان خۆشە ئەو ڕۆژە ڕێزێ بۆ دابنن یا ئەو ڕۆژە شاد بن. ئەوی لە شرای ئیمجا لەم وەزعەوە ئیمڕۆ ئەم جهێنە بەرگوزار بوو بە نەزەر من یەکشت مهم بوو، مەسەلەی سیاسی بوو فرەتری. مردم کوردستان بە جمهوری ئیسلامی بە کۆنەپەرستەکان بە مەڵات جنایەتکارەکان کوردەواری وا مفتەخۆن و مفت کاوێژەکەن و خەریکین گشتیان تۆڕەبوونە و بەملا و بەولا خەریکن بەرد فڕایان گشت ئەمانیان یا لە جێگەن خۆیان بەمانە وتیان ئێمە فەرهەنگ 1500 ساڵمان قبول نییە، ئێمە ناچینە ژێر قانون و سنەت و فەرهەنگ ئێوە کە ڕەبتێ بە زندگی بەشەر ئیمڕۆ نییە.
بەتایبەت نەسڵێ جوان داهەی هەشتادی بە نەزەر من لەم هەموو خرافاتەوە ئەمان 46 ساڵە خەریکن تەبلیغ یەکەن بە ئەنوا و ئەقسام فەریوکاری و بە ئەنوا و ئەقسام نازان حتا ڕشوەدان و بە ئەنوا و ئەقسام سەرکوب و جنایەت ئەمانە لەم فەرهەنگە عبوریان کردیە قبولیان نییە هەر بەو بوونەوە لەم جەشن نەوروزە نیشانیاندا کی ئێمە تەڕ بۆ ئێوە وشک ناکەین من نایمە وەک تو دانیشم لەباس پۆشم فاتمەی زارا چۆن ڕەبتێکێک بۆ من مردووە کابراایکی مفتخۆر بووە ژن عەلی قەمەزەن بووە بە قەوڵخۆتان چۆن ڕەبتێکێت بە خۆشی منەوە من ئەنسانم بەشێ لە زندگیەکە ئەس حەزەکەم شاد بم حەزەکەم زندگی خاصم بێ حەزەکەم لەباس خاص پوشم حەزەکەم وەک ئینسان ئەو ئەمرە کوتا زندگی دێکم ئێوە ناتوانن بۆ من دای بنن من بۆنە گەڕنە دواوە جەژن نەورۆز حرامە بۆ تۆ حرامە بۆ تۆ هەموو شتێک بۆ تۆ ئەوەیەکە خۆشی بێ ئەوەیەکە ئازادی بێ ئەوەیەکە دەست بەردن بە قەڵەم بێ ئەوەیەکە دەپا لە بەرابەری ژنوپیایگە ئەوەیەکە مخالف نەوعی تر فکر کاتە و بلایەوە حرامە لەلای زۆر سپاس هاوڕێ برایم باتەوەجێ بەم جەژن و شادیە کە زۆر وەسیعەن بەڕێوەچوو پرسیارەکەی من لە ئێوە ئەوەدا چۆنە جمهوری ئیسلامی ئەو ساڵ نەیتوانی مانعی لەم سەدحە لە خۆشی و شادی و ڕژانە مەیدان و شەقامەکانی خەڵک لە سەراسەری کوردستانە بێ ئایا هۆیە مەسەلە بەشێک سەرلێشێواوی و بێدەسەڵاتی و ترس و وەحشەتێکە کە کەوتوتە گیانی جمهوری ئیسلامی وەلایە تریشۆ نەترسانی خەڵک دژ بە جمهوری ئیسلامی ئەم جەژن و شادیە لەم ئەبعادە وەسیعا بەڕێوەچوو هۆیە مەسەلە بەڕایەوە چییە کورد چون پرسیارە تریشمە وەختمان زۆر نەماوە بەنظر من بەنظر من ئەژی دوو فاکتۆر عەمەڵەکە یەکی کێوەکە جمهوری ئیسلامی بەرخەلاف مەیل خۆی فەرماندار و ئوستاندار شارەکان و شارداریان و ئەمانە و جنایەتکاری لەوە لە بەیت ڕەهبەری و دەوڵەت جمهوری ئیسلامی فەرمانەگرن ئەمانە دیدەنیان نەکرد خوانیان کردە گێل حتا لە بڕێ شوێنە وتیان بڕون بیگرن بۆ بۆنەوە ئەزانن دی مردم بە قەوڵیان ناکە ئەترسن ئەو سیخیزش انقلابی و ژینایان لە جەریان ژینایە هاتە بەرە و ئەمانەیەت پاشە کشێ پێکردمان ئایواقەیەکەی وەدی ناتوانێت جمهوری ئیسلامی بچێتەوە ئەو دەورانە هەروە چوو دەورانێک ئەگەر لە بیرمان بێ مردم لە بیریە هەرکە مەهوارەی دانی ئەخستە خوارەوە ئەمە ڕوودی فەراموش بوو یا دوێکەیانوت ئینتەرنێتتان لێ قەتەکەین چەکەین ئەم هەڕەشە گوڕەشە ئەمانە مردم دی تەڕیان بۆ ورد ناکەن مردم لە جمهوری ئیسلامی عبوری کردیە ئەم نەوروزیژە بەختی ئەوینی یەکێکی لەوانەسا جمهوری ئیسلامی بیژی و نەیژی ئەوان جەشن خوانەگرن ئەوان تەسمیم خوانیان گردوو بەرای ئەوە مانگی بەرایەوە تەدارک شتەکەیان دی بوو لەکوێ بیگرن چوو بیگرن چون چە نەیژن چون نەو لەباسێ پوشن چ شتی بوو خۆیان ئەو ڕۆژە خۆشیان لێ بگزەرێ بەشێکی ئەمەسا بەشێکی لە مقابل زۆرگووی جمهوری ئیسلامیە و وتیان پێیان وتیانەوە لە هیچ دەسەڵاتێکتان نیە بە کوردیەکەی وتیانەوە ناتوانن بەرگیری لە هیچ کارێمە بکەن تەواو بۆ دەورانتانە تەواو بوو لە ئێوە بوویمە تەعینەکەن زەمانەوەی گرو ئەرشاد و من نەهیە منکەر برێنە ناومانەوە بزانن ژن و پیا و بە یەکە هەڵە پەڕیا هەڵ ناپەڕیا و دەورانە تەواو بوو هەر بەو بۆنەوە گردیان بە بەرچاو جمهوری ئیسلامیە و ژن و پیا و بە باشترین جن و لەباسە و بەسەر حاڵیە و هەڵە پەڕند باقەنارێ هەرەیزەیجە دامەیە عیسەیجا لە پرەی شارەکانە هەنووز هەر خەریکە دامێن ئەمە بەشێکی بوو بەشێکی بە نەزەر من زەعیفبوون جمهوری ئیسلامیە دی جمهوری ئیسلامی ڕوو دەستیان لە کڵاوەکەی خۆیەوە ئەزانێ احتبارێ نەماوە ئەزانێ ئۆتۆریتەی نەماوە ئەزانێ بگیر و ببەند و زندان کارایی نەماوە هەرچی دەرگایە کوتە هەرچی جنایەتە بەرئەلەی ئەو خەڵکە کرد بەشکەم ئەم خەڵکە وادار بە پاشەکشی و وادار بە فەرهەم و سنەت خۆی بکە وەلی موافق نەبوو بە نەزەر من جمهوری ئیسلامی لەبار سیاسی جۆ شکستی خواردووە لەبار اقتصادی جۆ شکستی خواردووە لەبار هەموو شتێکە و فقط ئایسە دەستی ها بە کڵاوەکەی خۆیە و فۆنێکا لەبەر دەستیا ها لە دەستیا بازامنەوە لە بەردراکیان خۆیان وێساگە نەوە ئاخونەکان کێشنە دەرەوە نەوە حکوومەتەکەی بڕۆخنن ئیمڕۆ پرسی لەوەسا ببێنێتەوە
دی ترسی لەوە نییە ئیسلام سیاسی پیادە کات و گشتێ کاتە ئیسلام و بە قەول خامنەی نادانم ئیمسال بۆ ئەقتصاد ئاوا دەسەد مردم متحدکەن قسەیێک پروپاگەندەکی جمهوری ئیسلامی دی ئەو قسەی پروپاگەندە مردم بووی دی تەڕە بووی ورد ناکەن ئەمە دەیرەکەی لەم نەپرسی ئیمسال ئەمانەسە زۆر سپاس بۆ تەوزایەکانت هەورە برایم هەروەکو خۆشە دەڵان لە ئاخرۆ ئیشارەت کرد جمهوری ئیسلامی ئەسڵەن جورئەتی نەکرد ئەسڵەن نەچوو بەلای ئەم مەسەلەدا کە پێش و بە خەڵک بگرێ و مانە بێت چون دەیزانی ناکرێوە لەوە شاید خراپتر بەسەری بێت بەڵام جمهوری ئیسلامی کە وەکو دەوڵەتی جمهوری ئیسلامی نەیوێرا کارێ بکە وەلێ لەلای ترەوە بینین مەلا و مرتەجع و سەلەفی و دواکەوتووی مەذهبی لە کوردستانە مشەخەسەن مەلا قادری ئیمام جومعەی پاوە وتوویە دقیقەن وتوویە لە 50 ساڵی ڕابردووە بەقەد ئەم ساڵ تەوهین و بێئەحترامی بە ئیسلام و بە ڕەمەزان نەکراوە لەمەش حتا ئیدامەی زۆرتر ناگەڕێتەوە بۆلای حتا ئەم مرتەجعانە و ئەم مەلانە لەلایەن حزبی دێموکراتیشەوە وەک شتێکی تازە ئەو ساڵ لەلایەن مەرکەزی ئوموری ئیجتماعیان و باسی لەوە کردووە کە دیارە بەرنامەکە ئێمە شەمە بڵاوە بێتەوە کتوویە یعنی ئەوڕۆ کە پێنجشەممەدە و بەیانی جومعەدا 9 خاکەلێوە کە بێتە فەروەردینی 1403 کتوویە خەڵک ئیدی لە هیچ شار و گوند و قەسەبە و شوێنێک ئەم جۆرە مەراسم و هەڵپەرچێ و ئەمانە بەڕێوە نەبن بە جێگای ئەوە ناوی بنێن عەزای قازی محەممەد یا عەزای حوسەینی یا بە ئیسلاح ناوێکی بەدرۆ بە ئیسلاح ڕۆژی شەهیدانی کوردستان ئەم مەسەلە تۆ چۆنیە بینی چۆنە ئایا حزبی دێموکراتیش بەم مەعنا نایەوێ ترس و وحشت کەوتبێتە دڵیۆ کە ئەم شادی و خۆشی خەڵکە تەحمل نەکەن بەلای گشتێ مەلا قادر بوو خۆی قەڵەتێ کرد ئەو مەلاکان وا هاان لە هەر کوێنە مردم جوواوانە نانە و باسم کرد ئەوان کۆنە پەرستن ئەزانن مردم ئاگا بێتە و مردم خۆش بێ مردم شاد بێ مردم متحد بێ دی تەرە بۆوانە ورد ناکە ئەوان دی لە مفتخۆری و لەوەیەکە وا خەریکن ئیمڕوو لەسەر ئەو خەڵکە و خوایان کردووە وە سەرمایە فرێکیان مفت جەمە و کردێ بوو خۆیان و بوو کەس و کار و دەوروبەرەکەیان ئەزانن ئەمانە لە دەستەگەن مەجبورە یاوەگوویەکەن ئەو ئاخونەکان تش قسەیان کرد ئەمە حرامە نازانم ئەمە نازانم دین ئیسلام ئەمە نییە دین ئیسلام ئاواسە هەر چێ بێ دین ئیسلام مردم ئێران مردم کوردستان 46 ساڵ بە چاو خوێنیان دی چ جنایەتێ کردێ دین ئیسلامیە وە چای لەسەر ئەو مردمان ئاوردگە مردم دی گەرەکی نییە دینێ گەرەک نییە دین چا دینەوە سا ئێوە تەرەفدارین ئەوە عەمەڵەکەتان ئەوە کردارەکەتان گشتان دزن گشتان قاتڵن گشتان جنایەتن مردم کەفێشونێوە مردم یەک ڕاکڕاوە چێسەرێ هەر بۆ بوونەوە ئەمێزانن ئەوان گەرەکیانە قسەی بکەن وەلی قسەکەیان بڕای نیەتی ئەوە لە لایکەوە حزب دموکراتیش وە توول تاریخیە لە توول تاریخیان ناسوینالیسم هەمیشە سازشکار بووە خۆ مردم کوردستان نەزانەوە ئێمە لەو دەریانە تەواو بووینە گشتمان حزب دموکرات لە ڕۆژ ئەوەڵە و جمهوری ئیسلامی هاتە سەرکار ئەوە نەوارەکەی قاسم دوو لەبەیکی بوو خومینیوە و دوای ئەوە مزاکرە تا سەر خۆی نیابانێت تا سەر دکتر سعید خۆیان نیابانێت دا دوای ئەوە چەند سال لەوە بەرا لەم بسڵووە چەند سال لەوە و بەر دوای ئەو هەموو جنایەت جمهوری ئیسلامیە دوای کوشتن چەندانە ڕەهبەرانیان لە ترور کردیان لە بەحەین جەلەسە و مزاکرەی مەخفیە تەک جمهوری ئیسلامیە لە بستووە دوار دانیشتن دانیشتن عەبێ مۆتەدیا و ئەم جریان ناسیۆنالیستە و دانیشتە دووسایی مزاکرەیەکەن جمهوری ئیسلامی کە مردم لە 98 لێ عبوری کردیە 96 هات نەخیابان گەرەکیان لایوە لە 98 ڕوە 1400 خودیەوە شایەتین گشتمان جا بەو بوونەوە ناسیۆنالیزم ئەمە بەشێک لە سیاسەتی هەمیشە سازش بووە چون خۆیان بەشێک لە دەسەڵاتن کریانەسە دەرەوە ئەنا ئەگەر بێنە سەرکار هەرەوە ناوای یەکێتی نیشتمانی و پارت دموکرات تایفەی بەرزانی ئەو کاریانە بەسەر خەڵک کووردا وردگە و ئەو بەدبەختیانە بەسەر مردم کوردستان عێراقا هاوردگە ئەمان خول لەوە زیاتر کاتر ناکەن خوب بەرنامەکان هەرەوەسا هەر ئەوەستا سیاسەتیان هەموو شتێکیان هەرەوەستا
ڕەتیان بە بەرابەری ژن و پیاونی بمان ئایواقیە ئەمانە کۆنە پەرستن هەرێژێ قازی محەممەد من ئەیژم کوشتن هەر بنیامێکم تێ غەڵەتە بارهایش بووە هەر کەسێ ترۆل کرد یا لە حەز کۆمونیست لە حەز دموکرات یا لە جەریانات یا لە ئۆپۆزیۆنی ترکی هاو فکر مریش نەبووە وەلی من مەحکومان کردیە لەبار ئەنسانیۆ ئەنا واخەل قازی محەممەد تەسلیم بوو ئەم قارەمان پەروەریە بۆوان دروستیان کردیا غیر واقعیە ئەمانە تعدادی دەرەبەک بوون لەو شمال کوردستانە جەمە بوون شتێکیان یا بە یەکەوە بەناو خود مختاری لە مهاباتە ئەو وەختە مهاباتیش بە قەیدی هاتی ئیمڕووی کوردستان ئێران نەبوو هاتن ئەو حکوومەتیان نیایەکەوە داودەستەی عەشایری بوو و دوایە وەختی هاتنە سەر وەختی و بێ ئەوەیەکە مقاومەتێکە بێ ئەوەیەکە تەقەیکە تەسلیم بووە شای جنایەتکاریش ئیعدامێکن حەقی ئیعدام نەبوو وەلی ئەمەیش بە ئەشێ ئەمەیش مردم کوردستان ئەمانە بزانن قازی محەممەد بەشی لە دەسەڵاتەی لە بوو قازی محەممەد تەسلیم بوو ناوەیەکە لە شەڕا کوژیا بێت یا لە مقاومەتە یا لە زندانە یا لە مقابلەوانە وێستا بوون ئەوان تێن ئەمە کۆنە مردی پەرستی و کۆنە پەرستی گەورەیەکەنەوە بۆ یەکە بیژن ئەرێ ئێمە ڕەهبەرەکەمان ڕەهبەر مردم نییە ڕەهبەر تۆ بووە تۆ بە ڕەهبەرێ زانی مردم بە ڕەهبەرێ نازانێ ڕەهبەر مردمی ڕوو ژیناس ڕەهبەر مردمی ڕوو فوادە ڕەهبەر مردمەسەوانەوە لە خیابانە لە مقابل جمهوری ئیسلامیە ئەوێسن بێتەوە هۆم بێ سازش ئەوانە ڕەهبەر واقعی خۆیانە 100 سال لەوە بەرکوجیا بداخەوە تۆلی چۆن ڕەبتێکی بە من هەست چۆن ڕەبتێکی بە بەرابەری ژن و پیاوی هەست چۆن ڕەبتێکی بە کارگەر و زەحمەتکیش و استثمار ئینسانەکان لە ئینسانەوە هەست هیچ ڕەبتێکی نییە بە نەزار من حەز دموکرات خەریکە نانێگا قەرز حەز دموکرات وە عایسەیجا حەرا عایسەوام و تۆ قسەیەکەین ئەگەر جمهوری ئیسلامی فیکەی کاتە حەز دموکرات یا عەبدوڵای مۆحتەدی وەمانە فۆڕان چون دوارە مزاکرەکەن ئەمانە شون دەسەڵاتە و هەر بۆ بوونەوە لەم هێن شۆڕ زینامەگە لەم خەیزەچ الخلابی عەبێ مۆحتەدی نەچوو بوو لای سەڵتەن تەڵەبەکان نەچوو باوەڕ سەڵتەن تەڵەبەکان بەخاترەوەیکە منفعەتەکەی خۆیەدی ئەمیش هەڵسیا وەرە چۆ پاوز مجاهدینی کێ بەست فەرقێکی تا جمهوری ئیسلامیانە گەرەکمەوە بیژم ئاخر قسەکەم بە نەزەر من ئەم جەشن نەوروزە فقط ئەم ئەحزابە خەریکن ئیسپادەی سیاسی دیەکەن بە نەزەر من ڕەبتی بە ئەمانەوە نیە تەسمیم خۆی ئەو مەردمە بوو و خۆیان ئەوخی هەروە چوو لە خیزش انقلابی 96 و 98 و 2401 ئەم ئەحزابە هیچ نەخشیان نەبوو خۆیان تەسمیمیانگەر خۆیان سعادەکەیان خاپر خۆیان هاتنێکی قایبان خۆیان خەینەکەیاندا زیان و زارەکەیاندا بۆ بوونەوەی ئەمان خەریکن ئەم بار ئەو باریەکەن و بەڵێ وە لای مەست نا بەنەزەر من حەز دموکرات ئەم قسەی لەواعیکە بەعید نییە ناسیۆنالیزم کارێ سازشکاری و مامڵەکردن لە تەک دەوڵەتەی مرکزیە بووە زۆر سپاس بۆ تەودەکانت هەورەبرای مختەکەمان تەواو بووە سپاس بۆ تەودەکانت بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر سپاس دەکەمەوە بۆ تۆش بینەرانی یازید و خۆشەویست بەم جۆراتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەیی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم